ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی خۆڵبارینە و باز لەواکەین کە گۆڕانی کەشوهەوا و خۆڵبارین پیسبوونی ژینگە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی جەستەمان، لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشیێکیان هەبیان، لەسەر ئەو کەسانەی کە گرفتێک لە سیەکان لە سنگیانە هەبیان، ئەو کەسانی کە بەدەست نەخۆشی ڕەبۆ ئەناڵێنن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامارێکی بڵاو کردوێتەوە کە لە نوێترین ئاماریدا باز لەوەکە ساڵانە 8 ملیۆن کەس بەهۆی پیسبوونی ژینگەوە لە تەواوی دنیادا گیان نەدەسەدەن، یان نزیکی 8 ملیۆن کەس لە تەواوی دنیادا بەهۆی پیسبوونی ژینگەوە گیان نەدەسەدەن. باز لەواکەین لە هەرێمی کوردستان مەترسیەکان چین کە ڕوبەڕوومانە بێتەوە بەهۆی پیسبوونی ژینگە و چۆن خۆپارێزی بکەین لە پیسبوونی ژینگە یان لە هەر ڕۆژێک کە خۆڵبارین هەبێت. گفتوگوی تەورەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەرێم کەریم پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و سنگ و بۆریەکانی هەناسا. دکتۆر سڵاوت لەبێم کاتەوە بەخێر بیت. بەگشتی خۆڵبارین یان پیسبوونی ژینگە چ کاریگەریکی هەیە لەسەر تەندروستیمان؟ بەڵێ لە ڕاستە گۆڕانی ئەو کەش و هەوایە و بوونی خۆڵبارین و کۆمەڵێک هۆکاری تر تایبەت لە وەرزی هاوینە خۆمان نەزانین ئەو نسبەتە لە هاوینە زیاکات تەبوتۆز و خۆڵبارین یاخود شتێک دەئانەی بۆ گەنەکە و بۆنێکی ناخۆش بڵاوکاتەوە. ئەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر سیستەمی کۆندامی هەناسی ئینسانە بێ. ئێمە ڕۆژانە بۆ 14 تا 16 جار هەناسا دەین، کولی جارە نیو لیتر هەناسە هەڵم ژین و ئەیدێنەوە. یعنی ئەو هەوایە کە پیس بوو ئێمە ئەو هەوایە بەکارێنین. تاکید ئەم خۆڵ و خاشاکی کە لەگەڵ ئەو بۆنە ناخۆشی لەگەڵ هەوایە هەیە ئێمە چێتە سیەکانی ئێمەوە. تێو نەتەوێت کاریگەری ڕاستەخۆ ناڕاستەخۆی لەسەر کۆندامی سی و بە زۆربەی کۆندامەکانی تری لەشی ئینسان دروست ئەکات. لە هەر سەرەکیەکان ئەوانەی کە پەیوەندی بە پسپۆڕەکەی منەوە هەیە مەسەلەی حساسیەت و ڕەبووە، یاخود گیرانی بۆریەکانی هەوایە، یاخود پشمە و بەشی سەروی بۆری هەوایە کە لە پشمە و کۆکەیەکی ڕەخ و وشک کە بەردەوام لەو کەسانەی کە تووژە بن ساڵانە لە پاییز و بەهارانیان لە هاوینانە بەتایبەت لەو کاتی خۆڵبارینە ڕێژەیەکی بەرچاو نەخۆش ڕووەکاتە بنکە تەندروستیەکانی یاخود عیادای خاسەکان وا بڵێن. کامیک لە نیشانەکان ناچاریانەکە ئەڕۆنە نەخۆشخانەکان لەو کاتای دکتۆر؟ بەڵێ ئێمە بەڕاستی نسبەتی حساسیت هەموو کەسە نسبەتێک حساسیەتی هەیە. زۆرمان مەسەلەن بە تایید ئەپشمی یاخود بە تەبوتۆزێکی چۆ چەند جارێک ئەپشمی، بەڵام لە هەندێک کەسە ئەو حساسیەتە زیاترە، ئەو هەستیارە زیاترە، وای لێکە پێویستی بە بەکارهێنانی عیلاج یاخود مراجعی دکتۆر بێ. بۆیە ئەو نیشانەکان زیاتر قوڕک خورانە کە زۆر جار نەخۆش لای خۆمان واڵێ، کۆکەیەکی ڕق و وشکە، زائدەن ئەوەش ئەگەر ئەو نەخۆشە حساسیەتە بێ خیزەی سەرسنگە، خیزە خیزکە ویزی پێڵی. هەندێک جاریش بەڕاستی لینجێک دروزە بێ لە قوڕیان نەخۆشەکانەکە تۆ لینجێکی سپیم هەیە کە ناتوانە فڕێ بەمە دەرەوە. ئەمەش لە ئەنجامی حساسیەتێکی بەردەوامی بۆریەکانی هەوا ئەو مادە لینجێ بۆ دروزەکە دایمەن هەزەکە شتێک لە قوڕگایەتی و ناتوانێت فڕێباتە دەرەوە. ئەمە نیشانەی سەرەکین مەسەلەن لەگەڵی شابتێ و نەتەوێت ئێمە لە دواری پزیشکیا سێ جۆرمانی لەوانەوێت حساسیەتی پێسی لەگەڵا بێ کە بێرە وشکەی پێڵە لە کوردی خۆمان ئەگزیما وشکە بێرو زایدەن بوونی گۆشی زیاد لە لوتە. ئەمە لە ئەنجامی حساسیەتی مزمین و دروستە بێ. جا ئەمە گەر بە تاکید لەو شارانە یان لەو نەوچانەی کە کواڵیتی هەواکەیان وەک پێویست نییە بە تاکید زیاتر و بەچاوتە دەرەکەوێت. کوێ ئەو شارانەیە ئەو شوێنانەی کە کواڵەتی هەواکەیان وەکو پێویست نییە؟ ئێمە ئەگەر ئاوێک پیس بێ بێژەوی بخۆینەوە ئەزانین کە پیسە ئەبینرێت، باشە ئەگەر خۆراکێک پیس بێت ئەزانین، بەڵام من چۆن بزانم کواڵیتی ئەم هەوای ئێمە گونجاو نییە پیسە؟ بەڵێ وڵی ئێستا گەر سایتێک هەیە ئێر کواڵیتی ئیندێکس AQI، منم بەیانە سەری سلێمانیم کرد دوێنە 44 بوو، ئەمڕۆ 54، یعنی ڕۆژانە ئەگۆڕێ. ئەم ڕێژەیە چی ڕێژەی ئەم ڕۆژێ لەسەر و سەتەوە بێ گونجاو نییە بۆ کەسانی کە حساسیەت و ڕەبوویان هەیە بەڕاستی. ئەمە ڕێژەی پیسبوونی هەوایە. ئەمە ڕێژەی پیسبوونی هەوایە، هەرچەند چەند وینێکی تریش پارامترێکی تر بەکارە هێنێ، بەڵام ئەمە شتێکی ئاسانە بۆ کەسانی کە کێشەی تەنگە نەفەسیان هەیە، کێشە حساسیەتیان هەیە، کۆکۆ پژمایان هەیە. ئەگەر ڕۆژانەش دەبێ ئەو ڕۆژانێکی ئیشێکی دەروانەیە چونە دەروانێ بۆ شارێکی دەتوانێت سیر کات. هەرە نووسێ مەسەلەن AQ سلێمانی، مەسەلەن شارێکی سێرم هەر بۆ دڵنیایی خۆم سێرێکی وەک شاری قاهیرەم کرد 112 لە ڕووی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانیڵێ گونجاو نیە بۆ کەسانی کە حساسیەت و ڕەبوویان هەیە، ئەو کەسانی کە مشکلی تەندروستی سیەکانیان هەیە باشە لەو شارانە دوورکەونەوە یاخود قورسە بێ کە بژین لەو شارە. لەوانەشە لە ناو شارەکە فەرقێکی کەم هەبێ، مەسەلەن تۆ لە سیتەک بی لە کوێ لە خوار و شار بی لە شوێ، بەڵام بە تێکڕایی وەرگیراوە تۆ ئەوە وەرەگری کە ئەم لە خوار 50 سووکیانی باشە پیسبوونێکی کەمە 50 بۆ 100 وەسەتە لەسەر 100 نەگونجاوە، ئەی تۆ هەتا کەمتر بێ بە تاکید باشە لەسەر تەندروستی کەسێک گرتووە بۆ ئەمڕۆ 54 شاری سلێمانی بە گشتی باسی کردووە. بەڵام سایتێکی عالەمیە
باشە بەگشتی وەریەگرێت بەگشتی و ڕۆژانش ئەبدەیتە بێتەوە ئێوارە لەوانە بگۆڕێ من دوێنێ ئێوارە سەرم کە 44 بوو ینی سەوز بوو 44 معناوە کەمە ئەم بەیانێ زەر بوو زەریانی خۆتانە زەمام ناون کابێ بە سوور ئیتر لەسەر و سەتەوەی مەترسیدا ناوی سایتەکە چی بوو؟ ئەی بە کەپیتال کیو ئای Air Quality Index ئەمە ڕۆتی نەتوانێت و کەسانی کە مەبەستیانە یا کێشەی تەندروستی سیەکانیانەیە بەکاری بێن ئەمە بۆ کەسانێکە بۆ خۆیان زمینەیەکیان هەیە ئەم و بارودۆخە ئەوەنەی تخراپتریەکە وەکو کەسانێکە کێشەی بۆ نمنە ڕەبۆیان یا هەناسەدانیان ئەوەی کە ئێمە بەرکەوتنمانە بێت ڕۆژانە لەگەڵ ئەم هەوای لەگەڵ ئەم خۆڵە ئەچێ بە قوربانە لە درێژخانە لاانێ ئێمە تووشی چی بکات دکتۆر؟ بەڵێ وڵی جاگەر تۆ بتێوە سەر ئەوە تا ژینگەیەکی تەندروست هەبێت لە هەموو ڕوویەکەەوە بۆ تەندروستی ئینسان باش ئەنی ئینسان تەندروستی ئینسان لە چەند شتێکەوە لەوە کە مەسەلەن خواردنی تەندروست بێ دوورکەوێتەوە لە خواردنی مەسلەی معلبات ئەو شتە دەستکردەکان هەوایەکی پاکی هەبێ ژینگەیەک متابێت لە ناو باخ و باخچەیەکا بژی لە لادەیەکا بژی بەتەکیت ئەوە باشتر لە جەنجاڵی و ناو کارگە و دووکەڵی سیارە و دووکەڵی جگەرا بژی دەوە ڕاستیەکە خاڵێک ترەوەیە کە مەسەلەن تۆ کەسێک زۆر پێویست نەبێت لەم کاتانە یاخود ئیشێکی زەروری نەبێت بۆ بچێتە دەرەوە بۆ ناو بازار بۆ شوێنی قەرەباڵغ یاخود بەکارهێنانی دەمام کە مەسەلەن کرێت و کاتانێک کە تۆ ئەزانی کە نەخۆشێک ناڕەحەتە دەکا و هەوایە ئەو تەبوتۆزە و خۆڵبارینە یان ناچیتە دەرەوە لە ماڵەوە ئەمێنیتەوە یاخود دەمام و بەکارێنی ئەگەر ئیشێکی زەرورە بوو لە دەرەوە بەکاربێن باشە ئەم دەمامەکە کە جەنابەت باسێکە ئەتوانێت لە ساسە بەرگریمان بۆ دروستکە لە بەرامبەر ئەم خۆڵەیە نەچێتە قورمانیان لە ڕاستە خۆڵ ئەگەر تەنۆچکە گەورەکان بێ بەتایکی دەتوانێت بەرگری بکە چونکە ئەو ڤایرۆز نییە وەک لە کۆرۆنا زانیمان کە ئەمە دەمام کە تەبیعەکە نەیەتوانی چونکە ڤایرۆز زۆر لەوە بچووکتر تێپەڕێ بەڵام وەک تەبوو تۆز و خۆڵ بەڵێ بەتایکی دەتوانێت بەڵام مەسەلەی بۆن و مەسەلەی ئەو مادەی فاس و شتێک کە ئافرەتان زیاتر بەکارێنن بەتەکی لەوانە کاریگەری کەوتوی نەبێ تەنۆچەکانی وردە و تێپەڕێ بە دەمامکەکەیە باشە دکتۆر بۆ کەسێک کە حساسەتی هەبێت و بە ناچاری لە ڕۆژێکی خۆڵبارینە کارەکەی بۆ جۆرەیە پێویستە بچێتە دەرەوە و دەمام کەکەش وەکو بەڕێزت باسیەکەت کاریگەریەکی وای نەبێت کەواتە تووشی حساسەتەکە بوو بەڵام چی بکات بۆ چارەسەر بۆی کە زووتر ئەو حساسەتە تێپەڕێنێت بەڵێ ئەو نەخۆشانە ئەگەر خۆیان لەسەر عیلاجن بەتایبەت بە خاخمانێ پۆمپ کە بەکارێنە پێویستە پێشەوەی بچێتە دەرەوە بە چارێکی 20 دقیقە نیم سەعات جارێک دوو جار پۆمپەکە بەکاربێنێ حەسە بە وەزعی سیەکانی ئەگەر خیزێ هەبێ گە تەنگە نەفەس بێ بەتایکیدە بە دوو جار بەکاری بێنێ مثلا حەپی هەیە ئەتوانێت حەبەکەی بخوار ڕۆژانە بەردەوام بێ لە سەری ئەگەر لە حاڵەتێک شەبەمانە کۆنتترۆل نەبوو ئەتوانێت لە کاتی پێویستە سەدانی یەکێن تەواریەکان یاخود فریاکەوتنەکان بکە بە خاخێکی ڤێنتۆلینی پێڵەن ئەوەی بۆ ئەوکەن یاخود دەرزێکی کۆرتیزۆنی بۆ ئەوکەن و وەزعی صحی بە تەندروستی تقریر ئیشەڵا ئەگەڕێتەوە تەبیعی لە حاڵەتێک هەندێک جایش بەڕاستی پێ بڵێم ئەوانەی ڕەبوو حساسیەتیانی خۆمە ڕۆژانە ئەبینی داخڵە بن لە خستخانە ئەی دوجا هەر ناتوانانی لە ساسە بڵێ بن بڕی ئەەکەم مە شتێکی عالەمی ینی بەدەسەڵاتی ئێمەیان نییە بەڵام نسبەتێکی زۆر تۆ ئەتوانی ئەم نەخۆشانە وابێ پێویستیان بە داخڵبوونمانەوە لە خستخانە نەبێت ئەم تەپوتۆز و خۆڵە دێتە ژووریشەوە واتە ئەگەر من لە ماڵەکەما مامەوە هەر مەترسی ئەوە هەیە لە هەوای ماڵەکەشمە هەر بڕێکی ئەگەر بوو بێ کەمیش لەم خۆڵە هەبێت ئەی بەتەکیت تۆ گەر کەوان تەروشتەکان پاکەی تۆ ڕۆتین چینێ خۆڵی لەسەر نیشتووە تۆ پەنجەراکەیتەوە دەرگاوینەکان لە ساسە گیرا و نییە ئەین ڕۆژانە بەکاری بە نسبەتێک بەتەکی دێتە ژوورەوە ئایا ئامێری پاکردنەوەی هەوا هەیە ئەمە توانێت هەر باش بێت وڵی لە ڕووی تەندروستیەوە تا ئەسا داتایەکی وانە لەسەر و ئامێرە تیجاریانەی کە ئەفرۆژە خۆلانی ئاگادار بیت دائنی لە ماڵەکە بەڵام لەسەر لەواشە تەسیرێکی باشی هەبێ ئەگەر بەو شێوە زانستێ بەکاربێنرێکە باس کراوە باشە دکتۆر ئەمەری فێنکەرەوە بەتایبەت لە وەرزی هاوینە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو کەسانی کە گرفتێکیان هەیە لە هەناسەدانە بەڵێ جیاوازی هەیە بەڕاستی پێت بڵێم لەوە چێ هەندێک هەوا مەسەلەن فەرقی هەبێ مەسەلەوانەی کە زیاتر وەک شەپۆل دیوبەری ئەکەوە ئەو نەخۆشانەی کە حساسیەتیان هەیە ڕەبوویان هەیە زیاتر بەریانەکەی و تووشی ناڕەحەتی بن لە ڕاستیە یاخود پوشەکەی وشکە ئاویتیانە تۆزێک و تەبوو تۆزێک دەرەکە ئەمانە بەڕاستەخۆ تەسیری لەسەر ئەو کەسانە ئابێ بەس لە کەسی ئاسایەکە کێشەیەکی تەندروستی سیەکانی نەبێ دەسەڵ ناکەم جیاوازێک کەوتوی هەبێت تەبریدی ئۆتۆمبیل کاریگەری هەیە بەتاکی تەبریدی ئۆتۆمبیل جۆرە لە غازی ناتەندروستی تایە بۆیە باشترەوە لای هەمووتان ئاگادارن سەرەتا جامەکان بکەیتەوە تەبریدەکەڵکەی هەتا هەواکەیە گۆڕێ اینجا جامەکان دابخێ بەڕاستی هەموو کەسێک بۆ جۆرەیە یان بەس بۆ کەسێک کە گرفتێکی هەبێت بۆ جۆرە بەتاکی دەگەر خۆمان لەوانێ ئەزممویەوەمان کرد بێکە سەرتا حاڵیەکەی هەواکی گەرم و ناخۆشیێتە دەرەوە کە پێی ناڕەحەتی یانی تاکی دەگە کەسێ نەخۆش بێ ناڕەحەتیەکەی یاخود کاریگەرێکی زیاتر بۆ هیچ کەسێک گرفتێکی نیە ئەگەر ڕاستەوخۆ فێنکەرەوەی ئۆتۆمبیلی لەسەر بێ
بۆ ئەو کەسانەی کە حساسیت و ڕەبوایان هەیە و لەسەر عیلاج کۆنتترۆڵن کێشەیەکی تەندروستی وایە باشە بۆ ناوماڵ موبەریدە یان سبلیت وڵایەوە تۆ تەسەرگیفانی کەسەکە باوەڕ ناکەم ینی جیاوازێکی وای هەبێ بەڕاستی بۆ لە ڕووی تەندروستیەوە ڕووی تەندروستیەوە پێم وتی لاواچی موبەریدە مەسەلەن ئەگەر پوشەکەی وشک بێتە بوو تۆز و خۆڵی زیاتر دەربکە بەراورد بە سپلیت وانە ڕاستەوخۆ بەرکەوتنێت هەبێ مەسەڵەن موبەریدەکە بە ڕاڕەوێک کادێ ئەگەر دەکتوشتیوان نەبێ بەڵام سپلیتەکە بڵاوە بێتەوە تقریبا بەناو ماڵەکە لەواچێ لە ڕووی تەندروستیەوە ینی داتایەکی دقیق نییە بەڵام لەواچێم کاریگەری پانکە موبەریدە لەسەر تەندروستی و کەسانەی کە ڕەبوو حساسیەتیان هەیە زیاتر بێ وەک لە سپلیتەکە چون ئەستا دوکە هەر لەسەر پرسیارەکەی ڕەواند باوەڕێک لەناو هاوڵاتیانە هەیە ئەڵێ بۆ نمونە ئەم ئامێری سپلیتانە تا ڕادێک هەوا پیسەکەش هەڵەمژێت هەواکە پاکە کاتەوە وهەیە لە ڕووی زانستیەوە ئەم قسەیە بەڵێ فلتەری تیا بەتاکید کولەر و فلتەری تیا فلتەری شێکا و سادی شێکاتەوە کاتە بۆ کاتی هەوا پیس بوون سپلێتەکە باش تقریبا لە ناڵم داتایەکی وامانێت توێژینەوەی بەحسێکمانە لەسەرەوە لە زیاتر تێگەشتنە لە بابەتەکە تێگەشتنی شخصیە مەسەلەن ئەزمونە لەگەڵ ئەو بابەتە احتیمالەوانە سووری تەندروستی هەبێ بەڵێ ئێمە هەندێک جار ئەگەر بابەتێک بێزارمان نەکە نیشانێکی تیا بەجێ نەهێشتین لامان وایە کاتە زیانی پێ نەگەێنین ئێستا من زۆر لە هاوڵاتیانم بینی وەک شەوانێکە خاک و خۆڵە تۆزە لە دەرەوە خەڵکە چێتە دەرەوە پیاسەی خۆیەکە ئەڵێڵە هیچ گرفتێکم نییە لای وایە کە ئەمە هیچ زیانێکی پێ نەگەیاندوە بەڵام دکتۆر ئەگەر وەکو نیشانەیەک لەو کاتە دەرمان نەقص مەرجە بەڕاستی زیانی پێ نەگەیاند بێتین بەڵێ تەندروستی ئینسان لە ڕاستیە خۆی گەورەوە دروستی کردوون بەرگی بە هەندێک ئەگرێ بەڕاستی ئەوە نیە ئەکسەر هەناسەیەک هەڵمژە و نەخۆشکەوێت ینی بە نمونە کاریگەری جگەرە کێشان کەس نییە ساڵە دو ساڵ جگەری کێشا بە تووشی نەخۆشی بووبێ 15 ساڵی ئەوێگە ڕۆژانە پاکەتە بکێشە بە نمون ئەنج کاریگەری لەسەر سیەکانی دروستە بێ ئێستا تۆ کەسێکی تەندروستی گەنج بەتەماوێ بە تۆزێت خۆڵ هەڵمژین یەکسەر نەخۆشکەوێ مەرج نییە گەر باگراوندێک یاخود پێشینەیەکی خێزانی نەبێت لەو بوارەیە بەڵام لە مدەی دوور و درێژە دوای چەند ساڵێک بەردەوام بەرکەوتنی هەبێ 10 ساڵ 15 ساڵ سەرەکی وردەوە دە ڕۆژێک دەچێت بۆ لای دکتۆر ڕشاڵی دروست کردووە سیەکانی تووشی حساسیت بووە ئەمە هەر بۆ ئەوەش ڕاستە مەسەلەن ئەو کرێکارە بەڕێزانی مەسەلەن لە کارگەکانە ئیشەکەن هەنی خۆ کە کابرا ئەچێ ئیژەکە کەم ڕۆژ ئایبینێ ساڵێکش ئایبینە جار هەیە دوای 20 ساڵ لە وازێنانی سەمجە نەخۆشیمانێ پێڵەن ئەسبێستۆز یانیەوەی کە جاران لە چیمەتۆشتا بەکارێنە مادەیەک ئێستا قەدەغە کراوە دوای 20 ساڵ لە وازێنانی ئیشەکە ئینجلی دەرەکەوێت ئەنی مەرجێت تۆ بڵێ ئەم کاتە من هیچ کێشەیەکی تەندروستیم نەبووە کەواتە من تێمپەڕاندۆ و هیچ لە مستەقبەلیشان نامبێت وردە ئیشەکە من نەخۆشمێ مەسە نانەوای هەیە نانەوەخانە ئیژەکە ینی خۆ 15 ساڵە ئیژەکە بۆ هیچ کێشەیەکی تەندروستی نەبووە دواتر دێت متابعەکە سێرێکی حساسیەتیە تەنگە نەفەسە بێ هەندێک فاسوشتی بۆەکەی کاریگەریەکی نزبی لەسەر سیەکانی دروست کردو باشە دکتۆر زۆر کات ئەومان بەرجوەکەوێ ئەوەترێ ئەم هەموو نەخۆشیە چییە زیای کردووە هەموو نەخۆشیە چییە دروست بووە نەخۆشیەکان بەڕاستی دروست بوون و پەیوەندیان بە پیسبوونی ژینگەوە هەیە وڵی لەوە چێ کاریگەریەکان چەند هۆکارێک وەک باسمان کردەوەوانە هەر خودی زیادبوونی ژماری دانیشتوان کاریگەری لە زیادبوونی نەخۆشە هەیە تۆ لە چۆن لادیەکە 50 کەسی تیابێ وەک لە شارێکە ملیۆنە کەسی تیابێ دووەم زیادبوونی مەسلەی پێداویستە پزیشکەکان و مەرکەزە سیحیانی خەستەخانە و کلینیکی تایبەت و ئەمانەوە ئەکا زووتر تەشخیص بێ زووتر نەخۆشەکە متابعی خۆی ئاسانکاری کردووە اختصاصات بەڕاستی پێ بڵە مەسا ئەگەر لە شارێکە هەموو جۆرە اختصاصەکان چەند جۆر دکتۆری هەبێت تاکید ئەو نەخۆشانە زیاتر تەشخیصەکرێ بەنمونە ئێستا ئێمە لە سلێمانیا کە سپۆری سیەکان ئەم چەند ساڵە زیای کردووە نەخۆشیێکی پێڵەن سارکۆیدۆسیس کە پێش لەوانە لە ساڵێکە یەک نەخۆش تەشخیص بکرێسا مانگی دووسێ نەخۆش دروست ئەبێ بۆ نەخۆشیە چییە؟ ئەمە جۆرێکە لە بەرگری سیەکان زیاتر لە کەسی ئەسمەر و لە تەمەنی مامناواندا دروزە بێ سیەکانی با بڵێن ڕیشاڵەکە یانە سارکۆیدۆسیس جاریژەوە با بڵێن گریب چوبچووکی تا دروزە بێ ئەمە شێرپەنجەی نییە با بڵێن مەبەستەکەی من زیاتر لە ئەوەیە کە یەکەم تەشخیصکردنەکەیە کە ئەدەواتی طبی زیاد بکە زووتر تەشخیص دەکرێت وعی کەس خەڵکە کە نەخۆشەکە زووتر چێ بۆ خەسەخانە زیادبوونی دانیشتوانە زائیدەن کایەکە هۆکارە سەرەکیەکانیش ئەوەیە کە باسەکەێت پیسبوونی ژینگەی و خواردن و ناتەندروست ژیانی مرۆڤە بە تایبەت هەمومان یعنی خۆمان بەرپرسی لە تەندروستی خۆمان ئێمە زۆر جار لە بەرنامەی تریشە باسم کردووە ساڵان ماڵێک چەند کەس دایک و باب داپیرە بوو باپیرە بوو پور بوو مناڵەکان بوو هەموو ژەمێ خواردنی فرێژ لێنراوە خوڕە ئێستا هەمووی دوو جا بۆ تۆ هەمووی خەریکی فاستاوانیە فاست فود و علبە و شەلی دروست گەرمیەکاتەوە خوا خەڵکی خەتای کەس نییە خەتای خۆمانەکە پێکۆ ناگونچین ینی هەندێک هۆکار هەیە خۆمان دروستمان کردووە شەریکاتی تیجاری و ئەوانش کە بە ئیستیغلالی ئەویان کردو کار ئاسانیمان بوو یەکێک لە هۆکارە ناتوانین بڵێن ئەو
زۆربوونی کێشانی جگەرە کێشانی نێرگەلە شوێنی داخرا و وەمانەوەمانە شوێنی داخراوەیە و ئەو کەسەی کە کێشێت چەند زەرری هەبێت ئەکرێت بڵین ئەوەندەش زیانی بۆ ئێمە هەیە ئەگەر نەیکێشین بەڵێ بەتاکید ئێستا جگەرەش نەماوە ڤیب دروست بووە پۆت دروست بووە کە کار ئاسانی باش کراوە ناڵم مەسلە عەقڵە تیجاریەکە ژارمەتی دەرتە بۆی کە بە ڕێگایەکی ناتەندروست سابڕی استیغلالی ئەوەی کردووە کە کار ئاسانی بۆ بکە بەداخوارەوەی عالەمیە نانی جگەرەیە نێرگەلێش کافتریاکانە هەمووی تایەتی یەکەم کەسەوەی کە زەرەنەمەند دەبێت کەسەکە خۆیەتی بەڕاستی کە تۆ جگەرە هەڵەمژی بەدەستی خۆت ئەو دووکەڵا بێتە خوارەوە هێنیتەوە دەرەوە زۆر بەشێر بەجێمێنە لەوێ کەسی بەرامبەر کە لە شوێنێکی داخراوە مەسەن جگەرایکەش نیوەی ئەو بەرکەوتنیە بێ ئەگە کەسێک لەم ژوورەیە مەسەلەن لەم شقاعە پاکەتە جگەرە بکەشە کەسی بەرامبەر و حسابکە نیو پاکەتی بۆ خوێنەوە ئەڵێ دوو ئەوەندە زیانی پێگەێنێ بە کەسی بەرامبەر لەبەرەوەی کە ئەو کەسی کە ئەیکێشێت هەناسەی دۆمۆکسیدی کاربۆن ئاەتەوە هەناسەیەکی پیس ئاەتەوە لەگەڵ دووکەڵی جگەرەکە یان نێرگەلەکە ئەو هەناسەی ئەویش هەڵەمژیتەوە تۆ بەخۆڵانە توێژینەوەکە بچوو بێنجیان خۆیمە خۆمانە زانین ئۆکسسیجین بە ڕێژەیەکی سەرەکی هەڵەمژین خۆی نایترۆجینە با بڵێن ئێمە با بڵێن ئۆکسسیجینە دۆمۆکسید هەر دەینەوە گەجگەرەش نەکێشین ئەمە ڕۆتین بەرەوجواتە ناکرێ بڵین دوو ئەوەندە زیانی هەیە علمی نیە نەم بیستوەشتیوە ئەوە هەیە بەنیوەیە بەڕاستی بڵێم ئەگەر لە شوێنێکی داخراوە کەسێک پاکەتە جگەرە بکێشە کەسی بەرامبەر کە لەو ژوورا دانیشتووە نیوەی ئەوی بۆ حسابە زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت دکتۆر هەرێم بە هیوایەوەی کە